طبعا ئاو لە بۆ لەش ئینسان زۆر زەرورە. یەک لە زەروریەکان چیە؟ ئەگەر بێت و ئاو لە لەشی مە کەم بێتن یان ئاوی نەخۆینەوە هیچ مادەژە هەرەوێک لەشی مە ناسە دەرەوە. چونکە لۆ ئێمە خواردن دەخۆین، خواردنەوەی دەخۆینەوە. ئێستا خواردنانی ئێستا کە زۆربیان لە مادەی کیمیاوی پێکاتیە، خواردنەکانشمان زۆر زۆرە، سێزەمیش خواردنی دەخۆین، پێکاتەکی زۆری کیمیایی و هەندێک مادەی ژەهرایی دەستە ناو لەشمان. ئەگەر بێت و ئاوی نەخۆینەوە ئەو مادەە نانە دەرەوە، ئەم لە ڕێگەی میسکردن، ئەم لە ڕێگەی پیسایی، ئەم لە ڕێگەی عەرەقیکردن. یعنی توانین بڵێن ئەمانە ئەو ڕێگەیانن کە بەهۆیەوە ئاوی ناپێویست لە جەستە ئەچێتە دەرەوە. بێزگەل ئاوی ناپێویست هەتە کانزاکان ئێستا لەگە عەرەقیەکە بێت و تامی بکەی کە دەست زۆر دەکەوتە ناودەوت سوێرە لۆچکە مادەی سۆدیۆم ئەگەر زۆر بێت توش زەخم دەبێت. بەڵام خۆی گەورە وەی کردە لەگە عەرەقی بێتە دەرەوە. مادەی یوریا، مادەی کریاتین، ئەگە هەم ڕۆژێ کلیە تەسفیە نەکاتن کە دەکات لیتر و نیوێک بەس میسپڕە دەدەین، هەمووی مادەی یوریا و مادەی کریاتین شتانەیە. ئەگەنا یەکسەر هەفتەک توش عزی کلیە دەبین، کلیەمان پەشی دەکەوێتە. بۆیە یەکەم ئیشی ئاو چییە؟ بریتە لە فڕدانە دەرەوەی مادە ژەهراویەکان. دووەم ئیشی ئاو چییە؟ پلەی گەرمی ڕێک دەخی. ئەگەر ئاو نەبی وچ ڕادێتی سیارێک گە سیارە ئاوی تێنەکەی بەنیو سەعات دەشتێتن. بەشتەری جەگە بێت و ئاوی نەخواتەوە 7 ڕۆژان پلەی گەرمی لەشی بەرز دەبێتەوە، بێشتی تەحمل ناکە، تووشی ئەمە پێدەن کۆنڤەرشن یان تووشی گەشکە دەبێتن، دەماغی ئیش ناکاتن، هەم قەلبی دەلەرزی دەکەوتە عەردی سەر دەسوڕێ و لەوانەیە دەبتە هۆی مردن. کەواتە ئاو چ دەکات؟ دەرەجەی حرارەش ڕێک دەخی لە لەشی ئینسان. هەروە ئاو هۆکارە لە بۆ چێ؟ لە بۆ تەڕکردنەوەی هەموو جومگەکان. جومگە بە خۆی مادەی تایبەتی تێدایە، بەڵام ئەو مادە تایبەتە پێکاتی سەرەکی ئاوە. ئەتوو هەفتێک دوو هەفتە ئاوی نەخۆی هەموو جومگەکان دەست بەژان دەکەن. زەختی چاوی هەڵدەستی، زەختی خۆمان هەڵدەستی، زەختی ناولەشمان، ئەو کاتی کلێت تەحملی و زەختی ناکات، دڵ تەحملی و زەختی ناکاتن، لۆ دەبتە سێ ناهاوسەنجی لە مادە کانزاکان ناولەشمان. لەشی مە 58 مادەی کانزای تێدایە. ئەی پێکاتی بەتەنیا مەتەن سۆدیۆم بەتەنیا، پۆتاسیۆم بەتەنیا، ئەوجا سۆدیۆم لەگە کلۆر، ئەو لەگە ئەو ئەنی زۆرە، ئەو زۆر شتێکی معقەدەکە باسیێن بکەین. ئەگەر بێت و ئاوی نەخۆینەوە هاوسەنج تێک دەچی کە هاوسەنج تێک چوو هیچ ئۆرگانێکی ئینسان تەحمل ناکات لە هەفتەک زیاتر ببێ هاوسەنجی ئاو لە ناولەش ئیش بکاتن. مثلەن ئاو ئەگەر لە پێش نان بخۆی دەبتە هۆکار لە بۆیکەوە چێشت پێدا دەبەزی. ئاو مثلەن سەرچاوەیەکە لە بۆ چێ؟ لە بۆ گوتمان دەرەجەی حرارەی ئینسانی ڕێک دەخێتن. یعنی ئاو بەڕاستی لە بۆ ژیان وەک باسمان کە چووکە لە 60 تا 70 لەشی ئینسان ئاوە، ئینسان بەبێ ئاو ناتوانێت بژی لە هەفتەک زیاتر، هەرچەندەگە ئەو شەخسە زۆر ریاضی بیتن و هەموو ئۆرگانەکانشی سەلیم بن، ینی مشکلەشی تێدا نەبیتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.